بە بۆنەی تێپەڕبوونی 15 ساڵ بەسەر دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام و هەنگاونان بەرەو ساڵی 16هەم پیرۆزبایی لە خۆمان و تەواوی ڕۆژنامەنووسان و میدیاکاران و کارمەندان و تەواوی خەڵکی هەرێمی کوردستانەکەین لەم ڕۆژە پیرۆز و مبارەکەیە کە ئومێد دەکەین هەنگاوی داهاتوو و ساڵی تازەمان ساڵی هەنگاوی زیاتر و کاری گەورەتر و خزمەتکردنی زیاتر بێ بە دین و ژینی خەڵکی کوردستان. معلومی هەموو لایەکە کەناڵی ئاسمانی پەیام لە ڕۆژگارێکە هاتەکایە لە ڕۆژگارێکە دروست بوو هاتە مەیدان کە کاتێکی یەکجار پێویست بوو، کاتێک بوو کە بۆ یەکەم جار کەناڵێکی ئیسلامی فەزایی لە هەرێمی کوردستانە دروست بوو، دەستی بە پەخش کرد بە باگراوند و شوناسێکی ئیسلامیانە بە ئامانجێک کە خزمەت بە گەل و وڵاتی خۆی بکە و خزمەت بکە بە پەروەردەی کۆمەڵگا، بە خێزانەکان، بە پەرەپێدانی بواری ژیانی هەموو تاکێک لەم کۆمەلگایی ئێمەیە زەڕورەتێکی یەکجار پێویست بوو. هەنگاو بە هەنگاو پێ بە پێ کەناڵی ئاسمانی پەیام توانی لە قۆناغە جیاوازەکانی خۆی سەرڕای هەموو ئەو لەم پەر و گرفتە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانی کە بۆی دروست ئەکرا، بەڵام سپاس بەخوای گەورە توانی قۆناغی یەکجار سەخت تێپەڕێنێ و بگاتە ئەم قۆناغە کە ئێستا مایکی پەیام و کەناڵی پەیام کەناڵێکی ئاشنایە بە هەموو خێزانێکی کوردی، بە هەموو تاکێکی کۆمەڵگەی کوردی. ساڵێکی تر لە تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام تێپەڕیوە و بەڵێنی ژەدەین بە ناوی خۆم و ستاف و تەواوی ڕۆژنامەنووسان و میدیا و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە چۆن لە ڕابردوو هەر دەنگی خەڵک بووین، دەنگی مەزڵومیەتی خەڵک بووین، بە هەمان نەمەت و کارکردن بەردەوامە بین، دەنگی خەڵگە بین، داکۆکیکارە بین لە مافەکانی خەڵک، داکۆکیکارە بین لە دینی ئەم میلەتەی خۆمان، لە شوناسی ئەم میلەتەی خۆمان، لە قیەمی تاک و خێزانەکانی ئەم میلەتەی خۆمان کە ئەوە استراتیجە لە لای ئێمە و پێشمان وایە هەتاوەکو ئەم کۆمەڵگەی ئێمە پابند بێ بە دین، پابند بێ بە قیەم و ئەخلاقە ڕەسەنە کوردەواریەکانی خۆی، زیاتر لەسەر ئاراستەی ڕاستە، زیاتر لەسەر ڕێگای ڕاستە، زیاتر ئەتوانێ بگاتە ئەو ئامانجانەی کە ئەوێت تەحقیقی بکە. ئەمە ڕێگا دروستەکەیە، ئەمە ڕێگا سەحیحەکەیە. بۆیە ئێمە وەکو میدیایەکی بەرپرسیار و خاوەن بەها لەو ڕەوتی خۆمان بەردەوامین و کارەکەین و بەڵێنە دەین بە خەڵکی کوردستان کە لەو مەساری خۆمانە بەردەوامین و ئینشاءڵڵا هەوڵە دەین لە ساڵی داهاتوو و لە ڕۆژانی داهاتووی کارکردنمانە شتی تازە و شتی جیاواز بەو ئەندازە و ئیمکانیەتە متەواضعانەی کە لە بەردەستمانایە پێشکەشی بینەرانی خۆمانی بکەین و دڵیان خۆش بکەین و بنەمایەک بین، بەردێک بین، خشتێک بین بۆ بنیادنانی دیواری ئەم کۆمەڵگەی ئێمە لەسەر بنەمای دینداری و دینپەروەری، لەسەر بنەمای قیەم و ئەخلاق، لەسەر بنەمای پاراستنی خێزان، لەسەر بنەمای ئەوەی کە پێی ئەوترێ پاراستنی سلمی ئیجتیماعی، ئاشتی کۆمەڵایەتی کە ئێمە خاڵێک بووە بەردەوام جەختمان لێ کردوتەوە